کە سوکاری قوربانیانی ئەنفالکراوان ناڕازین لە شێوازی یادکردنەوەی یادەکە و دەڵێن هێشتا بەشی زۆری داواکاریەکانمان جێبەجێ نەکراوە. دوای 31 ساڵ لە تاوانی بەناو ئەنفالی کورد، ساڵانە و لە سادەی نزیکبوونەوەی یادی شاڵاوی بەناو ئەنفال لە کوردستان لەلایەن بەرپرسانی حکومیەوە ژمارەیەک بەڵێنی زۆر بە خانەوادە و کە سوکاری قوربانیانی ئەنفالکراوان دەدرێت و هیچ بەڵێنێکیش وەکو خۆیان جێبەجێ ناکرێن. ئەمەش ڕەشببینی و ناومێدی لای کە سوکاری قوربانیان دروست کردووە و لە ڕێی پەیامەوە داواکاریە سەرەکیەکانیان دەگەیەنێن بە حکومەتی هەرێم. نێبەوەکو کەسوکاری ئەنفالکراوان ناڕازین لە ئاستی ئەو یادکردنەوانە، چونکە یادکاریکی ئەوەی کە ڕووکەشیە گینا ئەوانەی کە تموحی ئەمەی کەسوکاری ئەنفالکراوانە ئەوانەیە کە یەکەم گرتن و دادگایکردنی جاش و مستەشارەکان ئەوانەی کە بۆ ڕۆژێکیش بێ دەستیان هەیە لە تاوانی قڕکردنی گەلی کووردا بەداخەوە تا ئێستا بەچاو نەمینەوە دوای 27 ساڵ 28 ساڵی حکومڕانی هێنانەوەی ڕووفاتی ئازیزانمان بۆ 31 ساڵە لە غەریبی وڵاتی لم و بیابانی خواروی عێراق هەمووی لە ژێرگڵایە کەچی بەداخەوە حکوومەتی هەرێم بە هاوکاری لەگەڵ حکوومەتی عێراقی ئەو هەنگاوە نانێن ئازیزانمان بۆ بگەڕێننەوە. خاڵێکی تر ئەوەیە ئیمتیازات و موچە و ئەو پاداشتانەی کە بۆ کەسوکاری ئەنفال بەداخەوە بە پێی پێویست نییە. داواکاریەکانی کە سوکاری قوربانیانی ئەنفالکراوان مافێکی سەرەتایی ئەو خانەوادانەیە، بەڵام حکوومەتی هەرێم کەم تەرخەمە لە ئاستخەم و ئازاری خانەوادەی ئەنفالکراوانی گەرمیان و بە وتەی خۆیان تا ئێستا برینی ئەو تاوانەیان ساڕێژ نەکراوە. من داواکاریم لەم حکوومەتە هەیە، ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ کەسوکاری ئەنفال، بۆ کەسوکاری شەهید، ئەمانە هەتاکو و ئیساکیە ئەوە 31 ساڵە خەڵک ئەنفال بووە و خەڵک ڕۆیە و تێن و ئەڕوەن هیچ شتێ بۆ کەسوکاری ئەنفال و شەهید و ئەمانە ناکری. ئەم حکوومەتی ئەمە بە تایبەتی ئەم حکوومەتی ئەمە لە حەنای کەسوکاری ئەنفال کەڕە خۆی کەر کردگە هیچ شتێ ناکەن بۆ کەسوکاری ئەنفال. هەتاکو و ئیساکی ئەمە هەمومان کەسوکاری ئەنفالی، هەمومان کەسوکارمان بووەتە ژێر خۆرەوەتانە لە عەرعەر و مەرعەر و کوێ کەوتووە، هەتا ئیسا سوعال لێ کەس ناکەن، هەتا ئیسا خۆیانیان لێ کەر کردووە بەس کوتلە و کوتلەکاری خۆیان نەوێ. ئێمە وەکو کەسوکاری ئەنفالکراوەکان بەس تەنها لە یادەکانی چواردەی چوارە ئەم ئازارە ئەم دووبارە ساڕێژ ناکات ئەو برینەی کە بە جەستەی ئەمەوە دیارە، بەڵام وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە کەم تەرخەم بووە لە ڕووی ئیمتیازاتەوە، لە ڕووی داواکاریوە، لە ڕووی دادگایکردنی ئەو کەسانێک کە دەستیانە بۆ لە تاوانی ئەنفالە. دادگایکردنی تاوانبارانی ئەنفال و پێدانی ماف و ئیمتیازاتی شیا و بە کەسوکاری قوربانیان و هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان لە داواکاریە سەرەکیەکانی خانەوادەی قوربانیانە، بەڵام حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان تەنیا بە چەند مەراسیمێک ساڵانە یادی ئەو تاوانە دژ بە مرۆڤایەتیە تێدەپەڕێنن. ئەماش ڕەشببینی لای کەسوکاری قوربانیان دروست کردووە و وەک خۆیان دەڵێن ئەو یادانە جگە لە کولانەوەی برینی ساڕێژ نەبوومان هیچ سوودێکی بۆمان نابێت.